تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان. This is NRT Daily News Analysis. سڵاوتان بەڕێزان، کارزان عوسمانم لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانیەوە لەگەڵتانین بۆ تاوتوێکردنی پرسە گەرم و گرنگەکانی ڕۆژ. نزیکەی ساڵێک و 4 مانگە بەفعلی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەست بەکار بووە. دەمانەوێت بزانین لەم ماوەیەدا ئەنجومەنی پارێزگای سلێمانی چی بوون ئەو کار و چالاکیانی بە ئەنجامی گەیاندون. ئاخۆ توانیویانە بە بەراورد بە خولەکانی پێشووتری ئەنجومەنی پارێزگاکان ڕۆڵی فعلی خۆیان ببینن. بابەتێکی دیکە کە ئەم شەو تاوتوی دەکەین مەسلەی ڕادەستکردنەوەی پۆستی پارێزگار یاخۆت ئاڵوگۆڕکردنی پۆستی پارێزگار و سەرۆکی ئەنجومەنی پارێزگایە کە لە نێوانێکەتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕاندا ئەم بابەتە ڕێکەوتنی لەسەر کراوە. ئەمە لە کاتێکدایە کە لە ئێستادا دەوترێت لەبەر گرفتی یاسایی سەرۆکایەتی هەرێمی کوردستان ڕەنگە گرفت بۆ ئەم بابەتەش دروست بکات، چونکە دوجار ئەم بابەتە پێویستی بە مەرسومی سەرۆکایەتی هەرێمی کوردستان هەیە. کۆمەڵێک بابەتی دیکەی پەیوەست بە شاری سلێمانیش حتمەن تاوتوێ دەکەین. لەگەڵ میوانەکەم دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی سوپاس بۆ ئامادەبوون. دکتۆر سوپاس دەکەم. بەڵێ بەڕێزان و کەمیشە ئێوەش دەتوانن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە پیجی NRT پرسیار و سەرنجەکانی خۆتان بە کۆمنت بۆ من بنووسن. من هەوڵ دەدەم زۆرترین وەڵامتان لە میوانەکەم بۆ وەربگرمەوە. دکتۆر دیسان سوپاس. بەدەر لەم بابەتە تۆ هاوکات ئەندامی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕانیشی ئەمڕۆ کۆبوونەوەیکی ئەنجامدا جڤاتی نیشتیمانی حەز دەکەم زانم کۆبوونەوەکە بۆچی بوو وەچی بوونەوە تەور و پرسە گرنگانی کە قسەی لەسەر کرا. کۆبوونەوەکە کۆبوونەوەی ئاسایی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان بوو کە بەپێی دەستوری بزوتنەوەی گۆڕان ئەبێ کۆ ببێتەوە بە شێوەیەکی ئاسایی کۆبوویەوە بۆ گفتوگۆکردن لەسەر ئەو پێشاتانەی هەن بۆ سەنگاندنی بڕیارەکانی پێشووی جڤاتی نیشتیمانی بۆ ئەو هەڵوێستە تازانەی یەنە پێشەوە بۆ بارودۆخە سیاسی و ئابووریانی کێن شەڕی داعش بە کۆتایی هاتن و ڕزگارکردنەوە و ئازادکردنەوەی مووسڵ ئاراستەیەکی تر وەرەگرێ. قەیرانەکان و ژیان و دەرەتانی خەڵک تەوەرێکی گرنگی کۆبوونەوەکە بوو. هەر لە پاکێجەکانی ساڵی 2011 بزوتنەوەی گۆڕانەوە تا بە بەرنامەی چاکسازیە دارایی و ئابووری و سیاسیەکانی کە لە ماوەی پێشوە ئیعلانی کردن قسە و باسییان لەسەر کرایەوە. گفتوگۆی تەواو کرا لەسەر و ناوچە جیاجیانەی کە نوێنەرایەتی هەموو شوێنەکانی هەرێمی کوردستان و کاڵم هەرێمی کوردستان بە کەرکووک و بە خانەقین و بە ئەو شوێنانەی تریشەوە تەمسیلیەکەن. ئیشێکی زۆر باش کرا، گفتوگۆ و بیرۆڕاگۆڕینەوەیەکی زۆر باش کرا و سووربوونی بزوتنەوەی گۆڕان لەسەر ئەو بنەمایانەی کە خەباتکردنە لەسەر چەسپاندنی یاسا بنەمای هاوڵاتی بوون بە دامەزراوەی کردن، گەڕانەوە بۆ شەرعیەتی پەرلەمانی بە دەستپێکردنەوەی بە بێمەرجی پەرلەمانی کوردستان، کۆبوونەوەکان وەکو خۆیان لێ بێتەوە، حکوومەت ببێ بە حکوومەتێ توانای ئیدارەدانی خەڵکی هەبێ و بتوانێت ئیتر لەوە زیاتر قەیرانەکان ئاڵۆز نەکات و بتوانێت چارەسەریان بکە، دەرەتان و ژیان و بازار و کار و کەسابەتی خەڵک بەگەڕ بخاتەوە لە سێکتەری نەوت و سامانە سروشتیەکان و کانزاکان و هەموو ئەمانەی ترە ئەم وڵاتە ئاراسەیەکی تر وەربگرێت. نەخێرێرە ئەمە ناوەندێکە کە باڵاترین دەسەڵات و ئۆرگانی ناو بزوتنەوەی گۆڕانە بەپێی دەستور تیا بڕیارەدرێ. بڕیاری کۆنکرێتی زۆر باش، جەوهری زۆر باش لەسەر ئەو شتانە دراون و لە دەرفەتێکا بەڕێز وتەبێژی بزوتنەوەی گۆڕان هەمووانە ڕاگەن. باشە، بەس دەمەوێت ئەو بزانم قسەیەکە بوو لەسەرەوەی کە تاوتوێی پرسی گۆڕینی سەرۆکی پەرلەمان کراوە. دکتۆر یوسف ئەم بابەتە باس کرا، قسەکە ئەوها بوو کە جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان گرفتیان نەبووە لەو ڕۆوە. ئەگەر داواکاری هەبێ بۆ گۆڕینی سەرۆکی پەرلەمان بەڵێ ئەوان ئۆکەی دەدەنێ. نەخێر، ئێمە بزوتنەوەی گۆڕان نەک تەنیا جڤاتی نیشتیمانی باشە. بڕیاری سیاسی لە ناو بزوتنەوەی گۆڕانە ئەوەیە کە بێ پەرلەمانی کوردستان دەست بە کارەکانی بکاتەوە بە بێمەرج و بە سەرۆکایەتی بەڕێز دکتۆر یوسف محەممەد سادق دەست بە ئیشەکانی بکاتەوە. باشە، سوپاس دەکەم. دێنە سەر تەوەری بەرنامەکە. دکتۆر، لە ماوەی ئەم ساڵ و 4 مانگەدا نزیک لە 4 مانگکە ئێوە بەفعلی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانین، بۆ خۆتان ڕازین لە کار و چالاکیەکانتان، ڕازین لە ئەدای ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕاشکاوە؟ ئێمە تا ڕادێکی زۆر ڕازین و هەڵسەنگاندنی ناوەندە زانستیەکان، حکوومەت، ئەنجومەنی وەزیران، پەرلەمان، سەرۆکایەتی هەرێم، میدیاکان و ڕێکخراوە ناحکومیەکان،
سەنگی مەحەکە قونسولیەتەکان سەفارەتەکان نەتەوەیەگرتوەکان یۆنامی کە ئەوانە سەردانیان کردوین سەنگی مەحەکە کە ئێستا ئێمە توانیمانە هەنگاوی زۆر باش بچینە پێشەوە ئەوەی کە نەک تەنیا ئیشی ئێمە ئیشی هەموو ئەساساتی دەستوری پەک خستووە ئەو بڕیارە هەڵانانن کە لەلایەن حیزبی سیاسیەوە ئەدرێن لەلایەن خەڵکێکە بە مەزاتی شخصیەوە ئەدرێن بەو هەڕەشەیەکە لەسەر مۆدلێکە لە کە ئێمە خەریکی چەسپانی مۆدلی مەدەنین و دەوڵەتی مەدەنین لەو بەرەوە هەڕەشەیەک هەیە زریانێک هەیە بۆی دەوڵەتی ئەمنی دروستکە دیارە تۆ زانی لە دەوڵەتی ئەمنیە دەوڵەتی تر ئەوانەی کە حکومەکەن پێویستیان بە ئەنجومەن و پەرلەمان و حکوومەت و یاسا و دادگا و دادوەر و مامۆستای زانای ئاینی و مامۆستای زانکۆ و فەرمانبەر و مامۆستا و کارمەند نییە بۆیە ئێمە ئێستا بەداخەوە کەوتوینە تەنێوان بەرداشێکەوە بەرداشێک کە ناڕەزایەتیە ڕەواکانی خەڵکو و بایکۆتکردن و وەستانی ژیانی گشتیە بێموچەییە بێ بازاڕیە بێبودجەییە وەستانی پرۆژەکانە دەستبرتنە بۆ گیرفانی خەڵک نەبوونی بازاڕە قەیرانە ئاڵۆزەکانە کە لە کەرتی پەروەردە لە کەرتی تەندروستی لە کەرتی شارەوانی و خزمەتگوزاری لەسەریشەوە کە ئێمە پردێکین لە نێوان ئەم دوانەیە دەسەڵاتدا پێگەکان و پنتەکانی دەسەڵاتە کە پەرلەمانە کە سەرۆکایەتی هەرێمە کە حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ ئێوە کەوتونەتە بەرداشەکەەوە ئەوە بۆ خۆتان یەکێک نین لە بەردی ئاشەکەیانی ئێمە نەخێر ئێمە وەسیتێکین پردێکین لە بینی داواکاریەکانی خەڵک لە سنووری پارێزگای سلێمانیە بەپێی یاساکەمان لەگەڵ حکوومەتی هەرێمە ئێمە بڕیار دەرەکەین بۆ نمونە ئێمە ئامانەوە ڕێ لە هاتنی چیمەنتۆ بگرین لەبەر ئەوەی ئیستا چیمەنتۆ ئێرانی زیانێکی گەوری بە ئابووریە وڵاتە گەیاندووە لەم بوونی نەختینە و نەبوونی پارەیە پارێکی زۆرە چێتە دەرەوە کارگەکانی خۆمان وەستاون ئەبێ کرێکارەکان کە هەمووی خەڵکی وڵاتەن بیان نێرنەوە ئەمانەی مەرزەکان داخین بەڵامەوە چێ لە مەرزەکانی شوێنی ترەوە لە هەرێمی کوردستانەوە داخڵی ئەکا بۆیە تۆ بڕیارانەی ئەیانەی تەنیا ناتوانانی لە سنووری پارێزگاکەی خۆتا بیانیت و سەرکەوتوبی و داخوازی خەڵکەکەت وەڵام بیتەوە لا مەرکەزی جێبەجێ نەکراوە تا تۆ بتوانی وەڵامی نەبوونی خەڵک بیتەوە وەڵامی موچەی خەڵک بیتەوە وەڵامی بودجەی پرۆژەی خەڵک بیتەوە وەڵامی نەمانی پارە لە بانقەکانە بیتەوە وەڵامی ئەوە بیتەوە کە 67,000 لە تۆڕی کۆمەڵایەتیە هەن لە سنووری پارێزگای سلێمانیە کە کۆی هەمووی لە کوردستانە 190,000 ئەمانە هەنێکیان 150,000 هەنێکیان 100,000 وەرەگرن لە نابیناوە تا ئۆتیزم تا کورتەباڵاکان تا هەموو تا بێوەژنەکان تا هەموو ئەمانەی تایە کە ئەمە خەڵکێکی بێدەرامەتن خەڵکێکن لە ئاستی خوارەوەی بژێوی ژیانان کۆی دە ئەمانە لە مانگێکابێ 27 میلیارد دینار دابنی بۆ موچەکەیان کە لە مانگی نۆوە وەریان نەگرتووە بە مانگی 1 و 2 شەوا سێشیاتە سەر حکوومەت بەنیازە 7 میلیارد دیناریان بۆ دابنێ کە هەرێکە لەو بەڕێزانە لە دوای هەژمانگ لە دوای 9 مانگ 35,000 دیناری ئەدرێتێ ئەمە یەتە ئەنجومەندا ناڕەزایەتی هەیە ژیانی ناڕوە بەڵام نە بەپی یاساکە نە بەپی کایە سیاسیەکە تۆ وەڵامێکت بۆ ئەم خەڵکانە پێنیە ئەبێ ئەم داخوازیانە بگەینێتە کوێ بگەینە پەرلەمان و حکوومەت کە ئیستا هەردووشیان بەم بارودۆخی ئیستا هەمانە ئیشەکان تیان ناوەکو پێویست ناڕە کەواتەمە ئاطرافە بەوەی ئێوە لەم دۆخەدا بێڕۆڵترین مؤسسەن ئێمە ئیستا بەڕۆڵترین و شەرعیترین مؤسسین لە دوای بەڵام دڵی کە ڕۆڵمانە دەنگڕێمان لەکەن ناتوانن ئێوە خواستەکانی ئەوان ینی بەنەسەرەوە بیگەرن پشتیوانیمان کردوون پشتیوانی کەمە بەتەنیا خەڵک دەنگی پێیان بۆەوەی پشتیوانی تامکە یان ئێوەی وەکو بەرپرسیار و مەسئول لە دۆخی خۆی ناردە ئەو مؤسسەیە بەڵێ نردوینی بە دەستێکی پاکەوە ئیشەکەین ئێمە لە 24 شەشەوە لەوین 32 ئەندامی ئەنجومەنوانەیە کە پلیان بەڕێوبەری گشتیە بێژگە لە فەرمانبەرەکانمان بێژگە لە تەختەی هەموو پارێزگاکەکەین بەیداری ڕاپەڕین بەیداری گەرمیان بە پارێزگای هەڵەبجە بە جەلەلاو سەعدیە و تا ئەگاتەوە بە کەرکووک لەگەڵ پارێزگاکە خۆی کە 16 بەس قەزای هەیە 45 بەس ناحیەی هەیە 3,000 بەس گوندی هەیە لەمەیە ئێمە تا ئێستا 15 میلیۆن دینارمان بەم 2 ساڵە خەرج نەکردووە ئێمە کارگەنین بەرهەمبێنین بۆ حکوومەت ئێمە نەسرێمان لە بەردەستایە توانیمانە خەرجی نەکەین بەم طریقەیەدا هاتمان بۆ حکوومەت زیاد کردو بەڵام نەموچە لای ئێمەیە نەبوو جە لای ئێمەیە بەداخەوە حکوومەت داتووە بە ڕێنمایی و بڕیار کامە لادانێکی تری یاساییە یاسای ژمارەسی پەک خستووە بەپێی یاسای لامەرکەزیە بێ بودجێ پەرەپێدانی پارێزگاکان بێتە ئەنجومەنی پارێزگا نەهاتووە چەندی نووسراومان کردووە چەندی هاتوو چۆمان کردووە لیژنەیەکیان نردووە لە وەزارەتی پلاندانانەوە لەگەڵ لیژنەیەک لە پارێزگا نە بە بڕیار نە بە ڕێنماییش بە کۆنووس ئەم پارەیان خەرج کردووە اینجا لەو لاوە تۆ لامەرکەزیت هەیە داهاتەکانت دەبێ بۆ پارێزگاکەت خەرج کرێ داهاتەکان بە مەرکەزیە بنەوە بۆ هەولێر و جارێکی تریش لێەوە بە شێوەیەکی نایەکسانیەتەوە لە 100 خەرجەکە بۆ دوهۆک بەڵام تەنیا لە 130 ئەیە بە سلێمانی ئێمە خەریکی ئەوانین و خەریکی ئەوەن کە یاساکە وەکو ئەوەی هەیە جێبەجێ بکەین
چەندی نووسراومە لە ئەنجومەنی وەزیرانەوە بۆ کاڵێ ئێوە زیادەڕەوی لە جێبەجێکردنی ئەرک و دەسەڵاتەکانتانەکەن کە ئێمەوە بە سەروەریکی گەورە ئازانین چونکە دوجار هیچ لایەنێکی یاسایی بە ئەنجومەنی وەزیران بمبورە لە ڕووی یاساییەوە بۆی هەیە نووسراوێکی لەو جۆرە ئاراستی ئێوە بکە پێتان بڵێ ئێوە زیادەڕەویەکەن لە ڕۆڵی خۆتان نەخێرە و بۆی نیە ئێمە بەپی یاساکە تەنیا پەرلەمانی کوردستان بۆی هەیە چاودێریمان بکە بەڵام لە کوردستانە ئێکەواتە مەسەلەی لا مەرکەزیت بۆچی جێبەجێ ناکرێ ینی بۆچی بە زۆرینەی دەنگ لە ناو ئەنجومەنی پارێزگادا فشارێک دروست ناکرێت بۆ ئەوەی ئەو داهاتەی کە باسێکی بۆ پارێزگا سەرف بکرێتەوانێ و ئەو بەشە بودجەی کە هی پارێزگایە بۆ خۆتان بێ و خۆتان ئەم ڕۆڵە بجێڕن ئەخی عەزیز دەکەم یاسای ژمارە 3 پڕە لە گرێوگۆڵ تۆ ئەنجومەنەکە بە دەنگدان هەڵبژێردراوە کەس دێمەی تەعین نەکردووە خەڵک دەنگی یاوینە بەپی زانیاریەکانی دوای ساڵێک لەوە هەر خۆم بە تەنیا 400,000 دەنگ زیاترم هێناوە ئەوەنەی لێ ئێعلان کراوە ئەوەنەی بە کەڵکی بازاڕاتەوە باشە ئالەما جارێکی تر ئێمە پارێزگار کە ئەبێ ئەندامی ئەنجومەن بێ بە پیاساکە و دەنگی هێناوە ئەم کاندیدە ئێمە جارێکی تریش ئەم 32 ئەندامەیە دەنگی ئاەتەوە یعنی دوو جار شەرعیەتی دەنگ دەروەرەگرێت بەڵام کە ئەمەمان نایابێ بە فەرمانبەری وەزارەتی ناوخۆ ئەمرەکانی لە وەزارەتی ناوخۆ وەرەگرێنێک لە ئەنجومەنەکە اینجا ئەگەر بەریەکەوتن لە نێوان ئێمەوە دروست بوو ئەبێ بیبیتە دادگا بایکۆتی کردووە ئەبێ محکمەی فیدراڵی نییە محکمەی ئیداری نییە محکمەی دەستوری نییە کێشەکان تەبەیتە کوێ تۆ دوجار ئەم دام و دەستگانی باڵبژاردن هاتوون یاساکە کردوونی بە فەرمانبەری یەکێ لە وەزارەتەکانی کە نە بە هەڵبژاردن هاتووە نە پەیوەندی باڵبژاردنی پارێزگاکانەوە هەبووە نە پەیوەندی بە داخوازی وەڵامدانی داخوازی پارێزگاکەوە هەبووە واتام یاسایانە وەکو سەنگەری دواوەی ئەم دوو هێزەی کە لە ڕابردووە حکمی کوردستانیان کردووە دانراون بۆی کە لە سەنگەری یەکەمە شکان سەنگەری دووەم کە یاساکانە بیانگرێتەوە باشە لەسەر بابەتی نێوان پارێزگار و ئەنجومەنی پارێزگا هیچ گرفتێکەیە لە نێوان پارێزگار و ئەنجومەنی پارێزگادا یان دەستی سەرۆکایەتی لانیکەم هیچ کێشێکمەوەکو بەزەوترێتە داخولاتێکی زۆر هەیە و ئێوە بێدەنگن و بە تایبەتەوەترێت دکتۆر هەڤاڵ نەخێر بە ئێمە بە یاسا ئیشەکەین پەیوەندی ئێمە بە پارێزگاوە پەیوەندی کۆمەڵایەتی و سیاسی نییە پەیوەندیەکی کارژێڕی یاساییە هەر شتێ بە نووسراو هات ئیجراعاتی خۆمانی لەسەرەکەین هەر تەداخولێک بە نووسراو بوو ئیجراعاتی خۆمانی لەسەرەکەین بەڵام ئەندامێکی ئەنجومەن حەزەکە سەردانی بەڕێز پارێزگای سلێمانی بکە ئەوە کێشەیەکی کۆمەڵایەتی هیچ پەیوەندی بە زەعیفی ئێمەوە نییە ئێمە ئەنجومەنەکە یاساکە چ دەسەڵاتێکی یاوینەتێ ئەوە جێبەجێەکەین نە تەجاوزی پەرێز و پاوانی کەسەکەین نە بە هیچ جۆرێکی ژێڵین 1 ملیم هیچ کەسێ تەجاوزی دەسەڵاتەکانمان بکە بە ئەنجومەنی وەزیرانیش باشە واتە هیچ تەداخولێک نییە لەلایەن پارێزگارەوە بۆ ناو ئەنجومەن ئەم قسەی تۆ بەو واتایە دێت ئەوە ئێمەوەی بۆ ناخوێنینەوە گەر لایەک پێی وابێت تەداخولی کردووە ئێمە چۆن ڕۆژانە سکاڵای هاوڵاتیانە بینین ئەو تەداخولانەش بەهات نەژوورەوەی داخوازێکی پارێزگا بۆ ئەنجومەنە بینین نەک بە تەداخول و تێکدانی ئیش پێم وایە بۆ تەواوکردنی ئیشە من بەش بە حاڵی خۆم بۆ تێکدانی ئیش کاروبارەکان نییە بۆ داخوازیە داواکاریە تێنەگەشتن و مەتاتێتی خودی یاساکەیە سەر لێ تێکدانی حکوومەتی هەرێمی کوردستانە کە وایان بردووەتە بیری پارێزگاکان کە ئەمانە تەنیا بریکاری وەزیری ناوخۆن کە بەپی یاساکە ئەمانە بریکاری و هەموو وەزارەتەکانن تەنیا هی وەزارەتی ناوخۆنین پارێزگار یعنی ئەمە یعنی بێ لە هەموو وەزارەتێک وەزیرەکە بەشێ لە دەسەڵاتەکانی بۆم پارێزگایە و پارێزگار بۆ قایمقامەکان قایمقام بۆ بەڕێوەبەری ناحیەکان شۆڕ بکاتەوە کە ئەمە معنای ڕاستەقینەی لا مەرکەزیەتە بەڵام ئەمە ناکرێت زۆر جار وەزارەتەکان وەکو وەزارەتی پلاندانان کە ئەم ساڵ لە خەرجکردنی بودجەی پەرەپێدانی پارێزگاکان سەری لە پارێزگا تێکداوە وەکو ئەو بڕیارانی هەنێجار لە هەنێ وەزارەتی درەوە دەرەکرێن ئەوانی ژەکەونە بەرداشتێک لەلایەک ئەنجومەنی پارێزگا هەیە لەلایەک بڕیارێک لە سەر و خۆیانەوەیە کە لە ڕووی کارژێڕیەوە لە ڕووی یاساییەوە پێوەی بەسراونەتەوە بەڵام ئێمە ئەگەر نیەتێکیشە بێ بۆ تەداخولکردن پەیوەست بە من وەکو سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی تا ئەم دەقەیە هیچێکە لەوانم بە تەداخول ئەوە نەکردو چونکە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەنجومەنی هەموو خەڵکی سلێمانیە بە پارێزگاری سلێمانیشە باشە بەزەوترێت ینی تۆ جێگرەکەت تونترە لە ڕوبەڕووبوونەوەی ئەو تەداخولاتانەیە لە جەنابتان وەکو سەرۆکی ئەنجومەنی پارێزگا ئەوتریانی ئێستا گرفت هەیە لە نێوان جێگرەکەت و پارێزگارە لەسەر مەسەلەی تەداخول بەڵام من بۆ تۆ نەبۆتە گرفت ئەمە نەوەیەکە لە خاترگیری یان ناواقعیە ئەم قسەیە بۆ خۆی نەخێر ئەگەر کلیفتێگەوێ لەگەڵ و بەڕێزانەیە باسی بکەن من ناڵێم لەلای ئێمە کێشە تەداخولکردن ئەوەیە کە بە وەرەقەیەت هیچ وەرەقەیەک نەهاتووە ئەگەر پێمان وابوو بێت ئەمە تەداخولە ئیشمان لەسەر نەکرد بێ بۆ نمونە ئێمە بڕیاری گواستنەوەی بنگرد و خجانمان دەرکردووە باشە ئەخیر فەرمان کە بۆی دەرەچێت فەرمانی هەرێمایەتیشە بۆی دەرچووە ئیداری ڕاپەڕین فەرمانی لکاندنی بۆ دەرکردووە تا ئیسا پارێزگای سلێمانی فەرمانی
ترازاندنی بۆ نەکردووە چەندین نووسراومان کردووە من نەتوانم نووسراو بکەم دادگایەک نییە من ئەم دۆسیەمی بۆ بەرم من بەڕێکاری یاسایی و کارژێڕی ئیشەکەم بەڕاستی خۆ من ناچم بچمە سەر خەڵک یان بچم لەسەر ئیعلام کۆنگرەی ڕۆژنامەنووسی لەسەر خەڵک بکەم یاساکە چ ڕێگا و شوێنێکی دیاری کردووە بە مولی لا ناین چکە ئێمە بۆ چەسپاندنی سەروەری یاسا لەوین نەک بۆ ئەوەی کە ئێمە بەدڵمانە بیکەین لەوانەمان زۆرە بڕیارمان لەوانە زۆرە کە جێبەجێ نەکراون وەکوتم بودجێ پەرەپێدانی پارێزگاکان نەهاتۆتە پارێزگا سێ نووسراوی ڕسممان کردو وێنەشمانەوە بە هەموو ئەندامانی ئەنجومەن من وەکو سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەرکمە کەشتەکان بکەم بە ڕیپۆرتین لەسەر بنەمای یاسایی ئاماژەوە پەیڕەوی ناوخۆم بڕگە و مادەکان بم ئاماژە بە یاساکە بم ئاماژە بە یاسای وەزارەتەکانی تر بم بۆ ئەوەی لادانی یاسایی لەوا ڕوونەیە ئێمە لەوەیە زۆر باش چوینەتە پێشەوە لەو بڕواایەشە مەگەر کێشە لە نێوان هەر بەڕێزێکە هەبێ ئەبێ و بەڕێزانە خۆیان وەڵامی کێشەکانی خۆیان بنەوە ئەوانی تر من بەش بە حاڵی خۆم لەوانەیە بە ئەمانەتەوەڵێم بەڕێز جێگری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی زۆر باشی ژەکە بە حماسێکی زۆر باشی شەکە من سەربەرزم کە ئەو حماسی لە من زیاترە چونکە بە نەتیجە ئەو ئەندامی سەرکردایەتی یا مەکتەبی سیاسیەکێتی نییە بەڵام من یەکێکم لەو کەسانی کە ڕێکەوتنی یانزەی دوانزەم لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە ئیمزا کردووە من ئەو سمبولە بووم کە هەرچی هەڕەشە و تیر و سەهم و قازیفەکان بە ڕووی لە من بووە من چۆن ملزەمم بە جێبەجێکردنی یاسا لەلایەکی تریش ئەرکێکم هەیە کە پاراستنی ئارامی و جێبەجێکردنی ڕێکەوتنامەی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانە جێبەجێکردنی ڕێکەوتەکە تا پێشێلکردنی یاسا نەخێر پێشەکردنی یاسانە مڕاعاتکردنی ئەوەی کە لەسەر هەر شتێکی بچوو گەورە نەکەین من لەوێم شتی گەورە بچوو بکەم کێشە حەل بکەم لەوێ نیم بەردەوام کێشە دروست بکەم من بۆ چارەسەر لەوێم نەک بۆ کێشە ئەگینا ڕۆژانە توانین کێشەی وا بنینەوە بە هزار حەکیم حەل نەکرێت باشە دکتۆر حەزەکەم بزانم یعنی بەڕقم پێم بڵێ لەم ماوەیەدا ئەنجومەنی پارێزگای سلێمانی توانیوێتی لێپێچینەوە و لێپرسینەوە لە چەند بەڕێوبەری گشتی لە چەند لەو خەڵکانی کە ئەنجومەنی پارێزگا بۆی هەیە لێپێچینەوە و لێپرسینەوەیان لەگەڵ بکە لەسەر کەم تەرخەمی لەسەر بابەتی گەندەڵی بابەتی لەم جۆرە هەبووە کراوە بەڵێ ئێمە 38 بڕیارمان دەرکردەوە باش حدودی 65 دانیشتن 25 کۆبوونەوەمان کردووە جگە لەو هەموو کۆبوونەوانی کە بە دەوری لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکانێکی نەک هەر لێپرسینەوەمان کردووە خەڵکمان ناوە بە دادگا دۆسیەکەمان بردوۆتە دادگا بردومانتە داواکاری گشتی متمانەمان لە قایقام سەنوەتەوە داوامان لە وەزارەتی شارەوانی کردووە کە لەسەر ئەدای شارەوانی هەنێ شوێن لیژنەی لێکۆڵینەوە دروست کات چکە و دەسەڵاتە ئەوانە بە دەنگدان نەهاتوون نەبێ وەزارەتی پەیوەندیداری خۆیان کە دایناون و بە تەعین هاتوون نەک بە دەنگدان ئیجراعاتی یاسایی بکە لەبەرەوە جگە لەوەی کە ئێمە لێپرسینەوەی زۆرمان کردووە ڕێگای زۆرمان گرتووە لە کێشە و گرفتەکان هاوکارێکی باش بووین کە لێرە ئارامێکی زۆر باشە بێ متمانەیەکی باشە بێ ئەو دوو بنەمایی کە پێوترێ شەفافیەت و لێپرسینەوە ئێمە زۆر بە باشی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی جێبەجێمان کردو باشە بابەتێکی دیکە مەسلەی ئەو ڕێکەوتنی کە بۆ خۆ داماژەت پێکردەوەی لە نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستاندا هەیە ئەم بابەتە بزوتنەوەی گۆڕان و دکتۆر هەڤاڵ تاوەکو ئێستا ملزەمە بۆ ڕێکەوتنەوە بەڵێ جێبەجێ دەکرێت لە کات و وادەی خۆیدا ئەوانی کە ئێم نەخێرۆکو خۆی جێبەجێ نەکراوە بەڵام لەلایەن ئێمەون یەکە جێبەجێ نەکراوە ئێمە ڕێکەوتنامەکە چۆنە بەو شێوەی لەسەری ڕێکەوتوین خەریکین و خەریکی جێبەجێکردنی باشە بەزوتت وەکو خۆی جێبەجێ نەکراوە ئەوەی کە جێبەجێ نەکراوە لای ئێوە نەبوواتە لایانی بەرامبەرەکە یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵێ وەکو پێویست جێبەجێ نەکراوە ئیلزامی پێوە نەکردو بۆ دوو خاڵیتیایەکە پێوەست بە زانکۆکان کابێ لەسەر بنەمای CV بێ لەسەر بنەمای توانا و لێوەشاوی و ئەزمون و پلەی زانستی بێ پەیڕەو نەکراوە دووهەمیان دەو دەسەڵاتە دراوە بە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە بە هەموو بەڕێوەبەرەکان بچێتەوە لە بەڕێوەبەری قوتابخانەکانەوە تا ئاستی بەڕێوەبەری گشتی طبعاً بەڕێوەبەری گشتی شەر ئەنجومەن دەنگی لەسەریا و دیاریەکە بە شێوەیەکی کارژێڕی یاسایی بە ڕێوشوێنێکی کارژێڕانەوە یاسایان نامە بکرێ بەڵام تا ئیسا نەکراوە بۆ نەکراوە لەبەری بارودۆخی دوای ئەوەی ئێمە هاتین کێشەی گەورەتر هاو پەرلەمان یان بەو بە دەردەبر کە ئەیبینی حکوومەتیان بەو دەردەبر کە ئەیبینی موسەسی سەرۆکایەتی هەرێم بارودۆخەکەی لە ڕووی یاساییەوە ئاوای لێ هاتووە کە ئەیبینی بۆیە کێشەکان لەسەر و ئێمەوە کە دوجار ئەبێ ئەو ڕێوشوێنانە بە هەماهەنگی بێ لەگەڵ وەزارەتە معنیەکان بۆ نمونە دەستکاریکردنی بەڕێوەبەری مەکتەبەکانە بێ قسە بکرێت لەگەڵ بەرەبەتی گشتی پەروەردە لەگەڵ وەزارەتی پەروەردە چونکە یاساکەیان وایە یاساکانی ئەوان مرکزین یاساکەی هەمە لا مرکزیە حکوومەتیش و یاساکەشمان لە پەرلەمان کە دەرچووە ئەولەوێتی یاوە بە یاساکانی ئەوان هەڵێ هەر یاسای تەعاروزی کرد بە یاسای ژمارە سێ ئەولەوێت بۆ ئەوانە
لەبەرەوە تۆ دوجار لە سیستەمێکی مرکزیا بای ئەمە و پێکراوەکە کردومان. باشە هەر بە پێی ئەو ڕێکەوتنە دەبێت چەند مانگێکی تر بە دیاریکرای لە مانگی حوتایەوە نیە لە مانگی هەشتا دەبێت تۆ ببیتە پارێزگاری سلێمانی ئەمە ڕوودەدا؟ ئەمە خۆرگیران نییە، ئەمە استحقاقاتی هەڵبژاردنە کە ئێمە لە 2 ساڵی بوراوین. بەڵام پەیوەست بە هەواڵە بووبەکر نەتورەکەمان بۆ دووریوە، نەچەرممان بۆ کورچێگە دووریوە، نەچاومان لێتی. ئێمە لە هەر شوێنێکا بین، لە ئۆپۆزیسیۆن نابین یا لە دەسەڵاتا بین، بۆ خزمە دەچین ناو شوێنانە. لەبەرەوە ئەگەر ئەو بارودۆخای ئەو ڕۆژگارە کێتە پێشەوە ئەیهێنێ دەرکەوت، سەرۆکی هەرێم وادەکەی تەواو بوو بەڵام تەسلیمی نەکرد. ئەکرێ ئەمە بێ بە مۆدێلێک لە شوێنەکانی تر دووبارە بکرێتەوە، ئەشکرێ بێ بە مۆدێلێک کە قەیرانی لێکەوتەوە ئیتر لە شوێنی تر دووبارە نەبێتەوە. ئێمە ئێستا لە بەردەم تاقیکردنەوەی هەموو لایەنە سیاسیەکانین کە ئایا مۆدێلی سەرۆکایەتی هەرێم لە هەموو پۆستێکا دووبارە ئەکەنەوە، یان ئەمە مۆدێلێک بوو کوردستانی بەرەو کارەساتێکی گەورە برد، پێویستە کاکە هەمومان نێڵین جارێکی تر ئەم مۆدێلە نەک دووبارە نەبێتەوە سێبەرەکەشی بمێنێت. باشە بەڵام ئەو بابەتەی ئەگەر ڕێکەوتنەکە وەکو خۆشی جێبەجێ بکرێت نێوانێکێتی و گۆڕاندا مەسلەی مەرسومی سەرۆکایەتی دیسان نابێ بەگرفت خەلە دروست ناکا بۆ جێبەجێکردن. من پەیوەست وەکو هەڤاڵ بۆ بەگرفت ئەگینا لە ڕووی یاساییەوە نابێ بەگرفت. یاساکەی ئێمە ئێستا ئەمە ئەنجومەنی پارێزگای سلێمانین، هەتا هەڵبژاردننی داهاتوو ئەکرێ کە لەوانەیە 2010 نەکرێ. ئێمە هەر ئەنجومەنی پارێزگای سلێمانین. کەی ئەم ئەنجومەنە دەسا و دەستەکە کە ئەنجومەنی داهاتوو هەڵبژێردرا و کۆمسیۆن بە قانون و بە دادگا سەلماندی نەتائیجەکان و پارێزگاری ئەو کاتە لە ماوەی پێش 15 ڕۆژە کۆبوونەی یەکەم جەلسەیان کرد، ئیتر وەکو چۆن ئێمە وامان کرد ئەوەش ڕوئەیە. ئەم پۆستانە لە ڕووی کارژێڕیەوە سەرۆک یا لە ڕووی یاساییەوە پێم وتی ئێمە بنگرد و خدران مەرسومەکەی لە 15 نوێ دەرچووە، واتە لە ماوەی بەسەرچووی سەرۆکی هەرێما دەرچووە، بەڵام لە ڕووی کارژێڕی یاساییشی پێکرێ. گواستنەوەی ناحی بەمە بۆ هەڵەبجە لە یەکی نوێ مەرسومە هەرێمایەتێکی دەرچووە، بەڵامیشی پێکرێ. تازە دەیسێ قایمقامێکی تازەیان داناوە بۆ هەڵەبجە، مەرسومی هەرێمایەتەکەی دەرچووە، کاری پێکرێ. واتە سەرۆکی هەرێم تا و کاتی سەرۆکێکی تری هەرێمیەت لە ڕووی یاساییەوە پەرلەمان شەرعیەتیاوەتێ و دەستا و دەستەکە هەموو ئیمزایەک لە ڕووی قانونیەوە لە ڕووی کارژێڕیەوە ئەو کەسایکە کە لە موقعیەتی سەرۆکی هەرێمی کوردستانە دانیشتووە. بەڵام ئەو کاتە ئایا بزوتنەوەی گۆڕان یان ئەو کاتە هەواڵە بووبەکر لە لێکەوتە سیاسیە کۆمەڵایەتیەکەی قبوڵەکرێت ئەمە یا قبول ناکرێت. باشە کەواتە با من بیکەم بە پرسیار، ینی بۆ نمونە ئەگەر وەکو هەموو ئەو مەرسومانەی تر مەرسومی هەرێمایەتی بێ بۆ ئاڵوگۆڕ و دەستا و دەستکردنی ئەو بابەتە لە مانگی هەشتا بۆەوەی دکتۆرە هەواڵە بووبەکر ببێت بە پارێزگاری سلێمانی قبوڵە؟ من خەڵکی کوردستان دەنگی پارێزگاکەم دەنگی وازەحەکەم دەنگم لە وازەحە، بەڵام لە ڕووی بابەتە یاسایەکەوە پێویست بەم مەرسومە هەرێمایەتی هەیە مەسعود بارزانی کە ئێستا وەکو سەرۆکی هەرێمی کوردستان مامەڵە دەکات لەگەڵەوەی کە گرفتی یاسایی هەیە کێشە لەسەر ئەو بابەتە هەیە لە نێوان لایەنە سیاسەکاندا بزوتنەوەی گۆڕان بە دیاریکراوی زۆرترین سەرنجی لەسەر ئەم بابەتە هەیە. قبوڵە ئەو مەرسومە هەرێمایەتیە بەنسبەت دکتۆرە ڤاڵ و بزوتنەوەی گۆڕانەوە قبوڵە؟ هێشتا زووە قسە لەسەر ئەوە بکەین، چکە وتم ئێمە بەشێکە بین لە چارەسەر بەشە نابین لە کێشە، بە تایبەتی لەما ئێمە ئیستحقاقاتی هەڵبژاردننی خۆمانمان هێناوە، هیچ کەسێک خێرمان پێ ناکا کە لەو پۆستەیە بین، بەعکسەوە ئێمە بووین بە عاملی ئەوەی ئەوە بکەین. هێشتا زوو ئەوەی کە ئێستا گرفتە لەسەر مەسلەی مەرسومی هەرێمایەتەکە، یعنی ئێمە لەسەرەوە وەڵام دەست بکەوێتەوە. ئەو کات ئێوە دەبێت بگەڕێنەوە بۆ بزوتنەوەی گۆڕان، قەراری سیاسی بدرێت یان قبول دەبێت. مادەم بۆ نمونە قایمقامێک بەم مەرسومە هەرێمایەتە لە ڕووی کارژێڕی و قانونیەوە پێمەتی لە ڕووی کارژێڕی و قانونیە هەروایە باشە وە قبوڵیشە، بەڵامەکەوێتە سەر لێکەوتە سیاسیە کۆمەڵایەتیەکانی دەنگدەرەکانمان چۆنی وەرەگرن، ئەو کاتە مەرجەعیتی من دەنگدەرەکانمە بێت. باش گفتگۆکەمان بەردەوام دەبێت، من وچانێکی کورت وەردەگرم، بەڕێزان وچانێک و لەگەڵمان بمێنەوە بەردەوامی. تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان.
دووبارە سڵاوتانە بەڕێزان لەگەڵتان بەردەوامین لە گفتوگۆکەمان لەگەڵ دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی. دکتۆر گفتوگۆکەمان پێش وچانەکە لەسەر بابەتی ڕادەستکردنەوەی پۆستی پارێزگار بوو بە ئێوە یانە ئاڵوگۆڕی کە بڕیارە ڕوو بدات. بەشێکی زۆر لەو کۆمنتانە من لە وچانەکەدا کە تەماشام کرد هەمووی لەسەرەوەی ینی داوای ئەوە دەکەن دەیانەوە جۆرێک لە دڵنیایان هەبێت بەوەی ئەم ڕێکەوتنەوەکو خۆی جێبەجێ دەکرێت بەبێ گرفت بۆی من دیسان دەپرسمەوانێ یان چۆن لانی کەم وەڵامی ئەو پرسیارانە بە دڵنیایی دەدەیتەوە بۆ خەڵکانی کە کۆمنتیان پرسیاران کرد. تەمەناکەم خەڵک ئەو شتانەی لە هەڤاڵ ئەبوبەکری ویستووە بیەوێ نەک تەنیا هەڤاڵ ئەبوبەکری بوێ. ئێمە بووین بە عاملی استقرار، بووین بە عاملی ئەوەی ئاشتی کۆمەڵایەتی دروستکەین، بووین بە عاملی ئەوەی ئاشوب و بەریەکەوتن نەمێنێ لە جاتی و لافیتە گەورانەی هەڵیانەواستی تۆمەتیان بێ بەخشینەوە ئیستا ساڵ لە دوای ئەوە لە هەر کۆڕووکۆبوونەوەی کە ئەمە لێوە بین و ناومان نێن و ڕێزمان نەگرن ئەوان شەڕمان لەسەرەکەن. ئەو ڕێکەوتنە لای ئەوانیشەوە بامان ڕۆحیەت بەردەوامی هەیە نزیکبوونەوە هەیە بەڵام ئەوان نەیبەستنەوە بە کەسێکەوە هیچ گرنگ نییە هەڤاڵ ئەبوبەکر پارێزگار بێ یا پارێزگار نەبێ. گرنگ ئەوەیە ئەوان دوجار ئەو شتانی کە پیان وا بووە ئەگەر من لەویا بم جێبەجێ بێ شتەکان جێبەجێ ببێ. ئەمە بۆ ئەوە نییە دڵی ئەوان سارد کە مەولەوەی دەنگیان ناوە بە من یا بە بزوتنەوەی گۆڕان بێ ئومێدیان نەکەین بێ ئومێدیان ناکەین. بەڵام ئێمە خوێنی لوتی مناڵێکی کورد هی ئەم شاری سلێمانیە بە هەموو پۆستی دنیا ناین بە سەرۆکی هەرێمی کوردستانیشەوە. هەموو سەرمایی ئەم وڵاتە ناین بە ئارامی و ئاشتایش و خۆشگوزەرانی و متمانە لە دروستبوونەوە لە نێوان لایەنە سیاسیەکان و خەڵک و متمانە بوو چۆن ئیستا ئەنجومەن دەرگای کراوەتەوە مۆبایلەکانمان هەر مۆبایلەکانی ئەو سامانن ئۆتۆمبیلەکەمان هەرەوەی وسای ئۆتۆمبیلی خۆمان بەکارێنین نە پاسەوانمان هەیە نە ئەوەمان هەیە بەشێکین لەو خەڵکە نوێنەرایەتی ئەو خەڵکە ئەکەین. ئێمە نە پارەمان نا بە خەڵک نە چەکمان بەخشیەوە نە ئۆتۆمبیلمان نا بە خەڵک نە پلە و پای و پۆست و نەجمەی سەرشانی خەڵکمان زیاد کرد ئەو هەموو دەنگەمان هێنا. ئێمە شوێنە ڕاستەقینەکەمان داکۆشیکردنە لە خەڵک لە هەر کوێ بێ داکۆچیان لەکەین. گرنگ ئەوەیە هەڤاڵ ئەبوبەکر لە پارێزگا بێ یا لە ئەنجومەن بێ لە ناو زوتنەوەی گۆڕانە بێ لە جڤاتە بێیان نەبێ لە زانکۆی سلێمانی بێ یا لەو بازاڕە بێ ئێمە بێ داکۆچیکەرێکی سەرسەخت بین لە داخوازی ڕاوەکانی خەڵکی کوردستان داخوازی کەربین لە چەسپاندنی یاسا لە دژی خۆسەپێنی بین دژی لادان بین لە یاسا دژی ئەوە بین کە کەسێک هەموو وڵاتەکە ڕوبەڕووی قەیران کاتەوە لە پێناوی خۆیان. ئێمە پێمان وایە بە مبادرەی منی ژەم ڕێکەوت نهاتەکایەوە من بە ئەمانەتەوە پێ دەڵێم ئەوەی کە 2 ساڵ بەس 2 ساڵی لای گۆڕان کرد بە بڕیار دەست پێشخەری من بوو زوتەوەی گۆڕان پێی وا بۆ ناکرێت کە ئەو 5 جارەیەکەمە بێ لە پارێزگایەکە پارێزگایەکی پێڕەوانە بینێ. بەڵام دوجار من پێم وا بوو کە ئێمە لە پلۆپایە گەورەترین ئێمە لە پۆست گەورەترین ئێمە ئارامی و ئاسایش و دروستکردنەوەی متمانە کە سوپاس بۆ خواهنگاوی زۆر باشمان لەوا بڕیوە تەبایی زۆر باش دروست بووە بۆ ئێمە چەسپاندنی ئەوە گرنگ بووە نەک تەنیا ئەوەی کە ئێمە لە پۆستێکا بین و سۆز بین لە پۆستەکە لابراین ئیتر بکەین ناو پەراوێزی ڕووداوەکانە. باشە دێمەوە سەر مەسەلەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە ماوەی ڕابردوودا کەیسێک باس کرا بەوەی کە هەندێک لە ئەندامانی ئەنجومەن تێوە گلاون لەوەی پارەیان وەرگرتووە لە کۆمپانیا و لەلایەنێکی دیاریکرا و ئەو کەیسە بە چۆ گەیشت یەکلا بەوە یان ئەو کەیسە چۆتە دادگا بە یەکلای کاتەوە داواکاری گشتیش داوای ئەوراق و ئیشەکانی ئێمەی لەو بارەیە لێ کردوین کۆی ئەو نووسراوانی لە بەردەستی سەرۆکایەتی ئەنجومەنایە بە نووسراوی فەرمی پێشکەشمان کرد. تحقیقی خۆتان چی بوو ینی بەچی گەیشتن بە دیاری ناڵم مادەم ئەم کەیسە چوویە دادگا ئەوەی وەڵامیان تۆ لە دادگا بێ من هیچ شتێ لەسەر ئەوە ناڵم غیری ئەوەی بێ دادگا خۆی بڕیاری خۆی باشە. هەر لەسەر مەسەلەی تەداخلاتی پارێزگار لە ئەنجومەنی پارێزگا پشوو دەبێت چێڕێکی بخایان چێ دیاری بکە پشۆکان پشۆکان سڵتەی تەنفیزیەکە یا سەرۆکی ئەنجومەنی وەزیران یا پەیوەست بە پارێزگاکە ئەگەر پشوو بوو پارێزگایکە ئەگەر پارێزگا یان بەپی یاسا دەبێت ئەنجومەنی پارێزگا دەسەڵاتی پارێزگارا بێ بیکە پارێزگار ئەو ئەزانێت ئەو لە سڵتەی ئیجرایی و تەنفیزیایە لە قایم قامێتەکانیش لە پێنجێن ئەگەر بفر بارێ قایم قامی ئەوەیە کە پارێزگاریشی ناوێت لە ناحیەیەک سبەینێت تۆ بۆ نمونە لە گەرمک بەفر زۆرترە بارێتە ناو پێنجێن مدیر ناحی ئەوێ بەڕاوێشکردن بە قایم قام و پارێزگار بڕیارەیە کە لە بەبێ گەڕانەوە بۆ ئەنجومەنی پارێزگار یعنی پێویست بۆ ناکە کە بگەڕێتەوە بۆ ئەنجومەنی پارێزگار مەگەر پشوێکی درێژ بێ بڵاوبوونەوەی وەبایەک بێ هەڵمەتێکی نیشتیمانی بێ بۆ بابەتێ پێویست بە و ڕاوێژە بکە ئەوانە چێتە تەخەسوساتی سڵتەی تەنفیزیەوە پشوەکانیش پەرلەمانی کوردستان غەیری پشووی تەقویمی هەموو ئەوانی تر ئەنجومەنی وەزیران زۆر جار و تەبێژەکەش ئیعلانیەکە نەک وەزیری معنیان ئەنجومەنی وەزیران خۆش. باشە ئاماژەت بۆ کرد کە قایم قامێک بەم نزیکانە تاعین کراوە نیە لە هەڵەبجە هێشتا ئەنجومەنی پارێزگایان نییە هەڵەبجە تاوەکو ئێستا دەست بەکار نەبوون واتە هەر سەر بە سلێمانی چونکە بازنەیەک بوو دوجار لە سلێمانی ئەم بابەتە بە گەڕانەوە بوو بۆ ئێوە
یان چۆن بوو چۆن قەراری لێدرا ئێمە ئاگامە لە ئالەتی بڕیاردانەکە هەیە وەکو سەرۆکی ئەنجومەن بەڵام بەپی بڕیاری ژمارەی ساڵی 2015 پەرلەمانی کوردستان پەیوەست بە پارێزگای هەڵەبجە ئەو دەسەڵاتە دراوە بە مؤسسەی سەرۆکایەتی هەرێم کە بێ بە مەرسومی سەرۆکایەتی هەرێم ئەو کەسە ئەوە بکە بەو بەڕێزش لە دەی سێە فەرمانی ئەنجومەنی وەزیران وەزارەتی ناوخۆی دوای فەرمانی هەرێمایەتی بۆ دەرچووە لەبەرەوە لەوێ ناڵێ لە ئەنجومەنەوە دیاری ئەکرێ ئەوەی هەڵەبجە ئیستیسنا کراوەڵێ تاو کاتەی ئەنجومەنەکە دروستە بێ پێگیت بە فەرمانی هەرێمایەتی لە مدیر ناحیەوە تا قایم قامتا پارێزگار دیاریەکرێ لەبەر حاڵزەکە سروشتیە باشە بەس بۆ خۆی ئەو بڕیارە بڕێرەکی یاسایی بوو ینی بێگرفت بوو لە ڕێکارە یاسایەکەیەوە بەڵێ هیچ گرفتێکی نەبوو ناگرفتێکی نەچووکە بڕیاری ژمارەیەکی پەرلەمان ئەو ڕێیاوە بە مەرسومی هەرێمایەتی ئەو لە ئەو پۆستانە وەرەگیرێ پۆستی یەکە ئیداریەکان بە فەرمانی هەرێمایەتی ئەوە کراوە باشە ئەی سەبارەت بە گەرمیان بە تایبەتی من دەمێ بزانم هیچ گرفتێکەیە پارێزگاری سلێمانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی هیچ گرفتێکی هەیە لەگەڵ ئیداری گەرمیاندا لە کاتێکە ئەوان داوای لامەرکەزیەت و ینی سربەخۆی خۆیان دەکەن نەخێر ئێمە زۆر هەماهەنگین لەگەڵ هەر حەزەکەم ناویان بێنم کاک سەڵاحی کوێخا سەرپەرشتیاری ئیداری ڕاپەڕینەوە کاک عەبدولحەمید سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین کاک سەڵاحی گەرمیان و تەنانەت لەگەڵ پارێزگاری هەڵەبجە و پارێزگاری سلێمانیش هەماهەنگی زۆر باشمان هەیە و پەیوەندی زۆر باشمان هەیە قسەی ڕۆژانە و قسەی لەسەر هەموو بابەتێک بیر و ڕاگۆڕینەوەمان هەیە ئەو بڕیارانەی دەرمان کردووە بە ئەمانەتەوە پێ دەڵێم ئەوان پێش پارێزگای سلێمانی جێبەجێیان کردووە من زانیارێکە بوو لەسەرەوەی کە گرفتیان زۆرتر لەگەڵ پارێزگاردا هەیە و ئەم کێشیان لەلای ئێوەش باس کردو وەکو ئەنجومەن بەڵێ باسییان کردو بەڵام ئێمە ئەوە داوامان لێ کردوون کۆبوونەوەیەک بکەین لە نێوان هەموو ئەو بەڕێزانەیە بۆی هەماهەنگی زیاتر هەبێت بۆی لە یەکتر تێبگەین خۆی گرفتەکە ئەوەیە کە ئیداریەکان لە یاسای ناویان نەهاتووە لە یاسای ژمارە سێە کە باسی پێناسی یەکی کارگەڕی بووەکە دەسەڵاتی بەڵێ یەکەوەی ئەنجومەن بۆ شەرحکەم کێشەکە هەمووی حکوومەتی هەرێم دروستی کردووە یاساکە دروستی کردووە ئیداری سربەخۆ نییە پارێزگا هەیە قەزا هەیە ناحیە هەیە شتێک نییە لە ناو یاسای ژمارە سێ ناوی ئیداری سربەخۆ بێ بەڵام لە ئەمری واقعە دوو ئیداری سربەخۆمان هەیە و پۆستی سەرپەرشتیاری ئیدارەکان پۆستی پارێزگارن ناگەڕێنەوە بە پارێزگار یەکسەر ڕەبتیان بە وەزارەتی ناوخۆوە هەیە هەر تەعمیمێ هەر نووسراوێ هەر ڕیپۆرتینێک بێت لە ڕووی کارژێری و یاساییەوە تەنانەت لە ڕووی داراییشەوە ئەو مامەڵەیە لەگەڵ ئەو شوێنانەیە ئەکرێ بەڵام وەکو ئەنجومەن یەک بازنەی هەڵبژاردن بوون بە هەڵەبجەشەوە بۆیە ئەوان مولزەمن بە بڕیارەکانی ئێمەوە بەڵام پێیان وایە ئەبێ لە ڕووی ئیجرائیەوە دەسەڵاتی خۆیانیان هەبێت تەداخل لە دەسەڵاتەکانیانە نەکرێ کاوە ئەرشی حکوومەتە دەسەڵاتەکان بەپی جوگرافیای بەڕێوەبردن ڕێک بخاتەوە بۆی ئەو خوا نەخواسە لە ئەگەر هەر لێک تێنەگەشتنێک هەبێ چارەسەر باش لە پاش ڕاگەیاندنی هەنگاوەکانی چاکسازی حکوومەتی هەرێمی کوردستان هەندێک لە بڕیارەکان یاخود هەنگاوەکان بۆ چاکسازی خستە ئەستۆی پارێزگاکانی هەرێمی کوردستان بەوەی لەسەر مەسەلەی کەمکردنەوەی نرخی شتومە کەمکردنەوەی نرخی ئۆتۆمبیل و هەتا کرێمە بەستم کرێی خانوو ئەم بابەتانە بە چۆ گەیشتووە ئەنجومەن دانیشتووە بڕیارێکی تایبەت لەو بارەیەوە دەربکە نەخێر ئێمە دەری ناکەین لەبەروی ئێمە پێمان وایە ئەوانە بە بڕیار چارەسەر نابێ شتێک لە دوای هەموو عمرە لە زانکۆ لە ممارەسەکردن لە سیاست فێری ئەوە بووین نرخ بە بڕیار نایەتە خوارەوە نرخ بە منافەسەکردن یەتە خوارەوە حکوومەت دەیەوێت نرخ بێنێتە خوارەوە ئەبێت تەکسیدا بنێ بە 2000 خەڵک بارکەن بۆی خەڵک بە 3000 باری بکە ئەبێ کرێخانووی خۆی بک بە 10000 بۆی خەڵک بیا بە 20000 ئەبێ حکوومەت بیکایان ئەنجومەنی پارێزگا و پارێزگا ئەوان تەنیا تۆ پارە دەبەردەستانیە ئەوان هەمووی بە سەرمایە ئەکرێ حکوومەتی سا باکی بەوانیە کە فەرمانبەرەکان پشتنەوە شوێنی خۆیان دەوام کەن بودجێ حکوومەت زیادکەنەوە کە نە لە تاپۆ نە لە زەریبە نە لە مرور نە لەو شوێنانی کە حکوومەتیا پارەی دەستەکەوێت لە شارەوانی لەبەرەوە ئەوە بە بڕوای ئێمە واهەیە بەڵام ئێمە لەگەڵ ئەوەیان ئەوەش کراوە لە سلێمانی و پێش ئەوەی حکوومەت ئەو بڕیارە دەرکا ئێمە وەکو من وەکو سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەگەڵ بەڕێز قایمقامی سلێمانی قایمقامی شوێنەکانی تریژۆ لەگەڵ لیژنەکانی قایمقامێت دانیشتوین دەستمان پێ کردووەوە بە ئەمانەتەوە پێ دەڵێم ئەو دابەزاندنی نرخەی کە لە سلێمانی خەڵک بە مبادەری خۆیان کردویانە زۆر لەوە باشترە زیاترە کە لە شارەکانی تر بە بڕیار کراوە جێبەجێ ناکرێ تۆ بێ هەردوو تەرەفەکە بخەیتە ئەوە بەڕاستی ئەمە ئەگەربوریان نەبین حکوومەت لەگەڵەوەی پەرلەمانیان حیزب لەگەڵەوەی حکوومەت و پەرلەمانی ئاوا لێ کردووە ئەمنی اجتیماعی شتێگەیە تۆ گەر 500,000 کرێنشینە هەبێ 500,000 خاوەن مڵکیش هەیە
ئێخۆ ناکە ئێمانە بین بەیەکا لە ماڵەکانی خۆیان لەسەر کرێە ئەم نیشتیماعی تێک بچێ حکوومەت دەجاتی بچێ پارە پیاکە و بۆچە با بە خەڵکو بازار ببوژێنێتەوە خەڵک توانای کڕینی بەقووت بێ و دەخلی بەقووت بێ و قوی شرایی بەهێز بێ ئەوێ دەست بۆ گیرفانی خەڵک بەرێت ئێمە نەختینەمان نەماوە پارەی نەختینە نییە حکوومەت دەبێ بچێ نەختینە پیاکە نەک ئەو نەختینەی کە ماویشە لە ڕێی بانقەکانی خۆیەوە بیباتەوە و بیخاتە بانقێکەوە کە کەس نەزانێت لەکوێ و چەنە و ڕقابەی مالیش کە ئەمە قسەی سەرۆکی دەستی چاودێری دارایی هەرێمی کوردستانە نەگی سلێمانی ئەڵێ و بانقانی کە ئەو پارانەی حکوومەتیشی تیادا ئەنرێت خازع نییە بۆ ڕقابەی مالی تۆ نازدانی بزانی چەنە ناتوانانی بزانی چۆن خەرج کراوە چەنی تێکراوە کێ دایناوە کێ بردوێتی باشە پێشووتریش بە خێرایی باسمان کرد بەڵام دەمێ بزانم لە ئێسادا ڕۆڵی ئەنجومەنی پارێزگا ئەکتیڤە یان نائەکتیڤە بە تایبەت لەم دۆخە سیاسی کە لە هەرێمی کوردستان دروست بووە لە پاش ئەوەی کە پەرلەمان ئێستا کارەکانی هەڵپەسێر دراوە ناتوانێت وەکو پێویست دەرکەکانی خۆی ڕاپەڕێنێ ئێستا ڕۆڵی ئێوە چییە یعنی بە دیاریکراوی ئێمە بە ڕۆڵی کۆڵی پەرلەمانی ژاتۆتە سەر ئێمە ئیساگەرە و سایەک جار ئەکتیڤ بوو بینی 100 جار ئەکتیڤی ئێمە لای ئێمە داوام نەوەستاوە ئێمە بەردەوام خەریکین بۆ ئەوەی ژیان بکەینەوە بە بەری دام و دەستگاکانە ژیانی گشتی بەگەڕ بخەینەوە هەوڵ بین بایکۆتکردن نەبێ بە سزادانی هاونیشتیمانیەکانی خۆمان هەوڵ بین نەبێتە مای تێکچوونی ئەمنیەتی اجتیماعی نەبێتە مای بڵاوبوونەوەی فەساد چونکە ئەم بەرنامەی حکوومەت دەستی پێکردووە ئەگەر زوو چارەسەر نەکرێ دوو حاڵەتی لەیەکەوێتەوە یان بەم ڕوبعبووچەیە خەڵق قبوڵی ناکا و بایکۆتی عام ئەبێ و ژیانی گشتی بە تەواوی ئەوەستێ و ئیتر دەرەتان نامێنێ ژیان نامێنێ شتێک نامێنێ ناوی سیستەم بێ یان ئەوە تا خەڵک پێی ڕازیە بێ و فەسادی مالی و ئیداری دروستە بێ خەڵک ئەو موچەیەی تێبەشی ناکا ناچار ئیلتزام بەدەوامەوە ناکا ناچار ئەگەر دزێکی گر بە پارە بەری ئەیە وەکو ئەو سووریامان لێ پێشە مۆزایکە لێی قەوما هەموو شتێ بە پارە ئەکرێ و فەساد بڵاوە بێتەوە توجاری حرب دروستە بن نەهامەتی دروستە بێ ئەوەی چەکی پێبووی شەکەی ئەڕوا ئەوەی چەکی مەبەسم دە سیلاحە ئەوەی پێی نەبوو ناڕواگینا و دامانەی چەکی پارەیان پێکەس بەیان سەرف ناکە بەنیوە قیمە دەیفرۆشنەوە و هەنێجار لەم لاولا بۆیانە گۆڕنەوە ئەوەی کڕیوێتیەوە بە پارەوەکو خۆی حکوومەت دەبێ ئەمانە چارەسەر بکە ئەگەر ئەمانە چارەسەر نەکات لە هەردوو حاڵەتەکەیە یان ژیان ئەوەستێنێ یان ژیان بەرە و فەسادێگە بە کە ئەو سەری دیار نابێ ئیم ڕۆی لە هەموو ڕۆژێکی باشترە بێ من لەکان کە هاتە لام لە کوردستان ئەمە پێ بڵێم باسی ئەوەی کرد مارکێتینی بۆ ئەم پرۆژەی چاکسازی حکوومەتە گەرویستی ڕای من بزانێ وتە ئەم چاکسازیانە بە پێی کیسەڵێکی نووسوو ڕەوتەکەن اینجا نازانین کێگەن باشە لەو دوو اختیاری کە باست کرد تۆ لە خەڵک نزیکتری حتمما هەم لە پرسراوان هەم لە بڕیارەکان هەم ڕەنگە باشتر بتوانن خوێندنەوە و تەحلیل بکەن کامیان ئەگەرێکی نزیکترە ئەوەی کە ئەوێ بە موچەیەکی کام بۆ ماوەی چەند مانگێک خەڵک ڕابگرێ بۆیە وردە وردە ئیتر جۆرێک لە ئیستیغلالکردنی خەڵک لە کەرتی تایبەت دروستە بێ نەخۆشەکەی تۆ لە خەسەخانی گشتی خزمەتگوزاری نییە پێشکەشی بکرێ ئەبێ بچێ بە دەیان قات و سەد قات پێشکەشی کە حکوومەت ئالێرە ئەبێت تەداخل بکە کە بەداخەوە تا ئیستا حکوومەت هیچ وەڵامێکی بۆ ئەوانە نییە ئەو سێکتەرانە چیان لێت و چۆن سێکتەری بەدیل دروست دەکەی چونکە ئێمە خەستەخانەکانی تریشمان تا ئێستا یەک دوانێکیان نەبێهی دەرەوە وەکو پێویست ناتوانن خزمەتگوزاری پێشکەشکەن بە ئەمانەتەوە پێ دەڵێم بەشێکی زۆریان اعتیمادیان لەسەر خەستەخانە گشتیەکان بووە بۆ ئەو بەڕێوەبردن و چارەسەرکردنی نەخۆشەکان جا ئەمە بۆ سێکتەری خزمەتگوزاریەکانی تر بە تایبەتی بۆ سێکتەری پەروەردە و فێرکردن بۆ خوێندنی باڵا هەموو ئەمانە ڕاست باشە یەکێک لەو کۆمنتانی کە هاتووە زۆر وازەح نییە دەڵێت ئەو یەکە نیشتەجێیانی بڕیار بوو لە سلێمانی دابش بکرێن دابش دەکرێن مەبەستی یەکەی نیشتەجێبوون بۆ کرێنشینان دەرامەت و کرێنشینانە بڕیارە بڕێکی کەمی لێ تەواو بووە کە بۆ ئێستا هەمووی تەواو بێ و دەقاتی ئەوەش دروست بکرێ بەڵام تا ئێستا بڕیارە بکرێ و ئەوەی ئەیکات بەڕاستی پارێزگای سلێمانی و خاڵبەندەکەش لایەن ئاماری سلێمانیەوە کراوە ئێمە تەنیا نوێنەرێکمان وەکو چاودێر لە لیژنەکە هەیە کە زوڵم لە خەڵک نەکرێ واتە پێیوەست نییە بە ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە بەس ئاسایی و حاڵەتەش دیسان ینی ئاسایەکەوە تەنیا نوێنەرێکتان هەیە و ئاگاداری بەڕێوەچوونی پرۆسەکە نەبن بە گشتی وە لە ڕێنێرە ئاگامان لێ بێ بەڵام ئەوە ئێمە نین کلیلەکەینە دەست ئەوە ئێمە نین خاڵەکان کۆکەینەوە ئێمە نین بزانین ئێمە چاودێریەکەین کە ئەوانەی یەکرێت بە حەقی خۆیان وەری بگرن باشە کۆمنتێکی دیکە ڕۆکان جەباری نووسیوەتی گەشتبینن بەوەی کە یەکێتی پۆستی پارێزگاری سلێمانی بۆ 2 ساڵەکەی تریش بە ئاشتیانە و بێکێش ڕادستی ئێوە بکات زۆرترین پرسیار لەم بارەوە هاتووە بۆ ناچاربیسانێک لەو کۆمنتار بەڵێ ئێمە گەشتبینی نەزانی ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو هێزەکان باشتر لەم پرۆسانە هاتۆتە پێشەوە باش کە ئەو هەموو پۆستەکانی خۆی بووە
بڕوات هەبێ لەو هێزانی کە بەشدار بوون لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەم پۆستانە هی ئەوان بواە بە 100 دانوستانی تر و بە 4 هەڵبژاردننی تریش بزوتنەی گۆڕان ئەمەی کە ئیستا هەیەتی نەبوو لەبەرەوە من بە تەقدیرێکی زۆرەوە سەیری هەڵوێست و بەڵێن و بەرنامە و ڕێکەوتنەکە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ئاکەم چونکە بە ممارەسەی دوای پرۆسەکە بۆمان دەرکەوت کە لە سەرۆکایەتیا قەیرانەکە چی لێ هاو لە هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتیا چی لێ هاو لە مانگرتن و بایکۆتەکەی دوێنێ و پێری پەرلەمانە کە لە پێشە هەمووی وتیانەکەین و دوایی هەمووی لی دەرچوون هەنێک لایانی دیاریکراو نەبێ چی لێ هاو لەبەرەوە من پێم وایە پەیوەست بە ئێمە تا ئیستا کە ممارەسە سەنگی باشە ئەم گومانانە بۆچی نیشانەی یانی پێ دوایە تەدەخل بکرێ و گۆڕانکاری ئێمە گومانمان نییە من پێش بە حاڵی خۆم گومانم نییە لەوەی من لە قسەکانی تۆ واخوێندمەوە نه من باسی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم من گومانم لەوە نییە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە کاتی خۆیە لە پابەند دەبێت بەو ڕێکەوتنامەیە کە ئێمە پابەند بووی پێوەی و ئەویش خۆی ئیمزای کردووە بە حوسن و ڕزای خۆی ئیمزای کردووە لە حاڵەتێکا ڕۆژگاری ئەو ڕۆژە هاتەکایەوە ئەمە گریمانەیەکە وەکو وتم ئیستا زووە خەڵک بکێتە دڵەڕاوچی ئەوەی کە دیسانەوە کێشەیەکی تر دروست بێ ئێمە وەکو پێم وتی هەمومان پلە و پایە و پۆستمان بەجێشت و هاتوونێتە ناو بزوتنەوەی گۆڕان ڕەفیقەکانی ئێمە ئەگەریسا سەرۆکی زانکۆ نەبن وەزیری خوێندنی باڵان وەزیری تەندروستین لەبەرەوە کەممان نەکردو بۆ وڵاتە بەڵام ئێمە بۆ ئەومان نەکردو تەنیا لە موقعێت و پۆستێکا بین پێمان وایە لە هەر شوێن و پنتێکا بین ئەبێ خزمەت بکەین باشە کۆمنتێکی دیکە فەریدون ئەنوەر دەڵێ لێ بپرسا چی کردووە تاوەکو ئێستا کە جێ دەستی دیار بێت و سبەی ئەگەر بۆ هەڵبژاردننیش بێت بە خەڵکی بڵێ ئەوە من بووم ئەوەم کرد شتی وای نەکرد کە ئێمە بیبینین فەریدون ئەنوەر وا دەڵێ ئێمە یەک دنیایشی باشمان کردووە ئەو 38 بڕیاری دەرمان کردووە 38 بڕیاری ئیجرایی بە قووەتن لە گۆڕینی بەرپرسەکان لەسەر دۆسیانی کە هەبووە ئەمە بنەمای مسائلە دروستەکە لە دروستکردنی شەفافیت لەوەی کە هەموو شتەکان بەوە بە ڕێکوپێکی بچنە پێشەوە لەوەی ئێمە پۆستەکەمان بۆ خۆ دەوڵەمەندکردن و بزنسکردن لەگەڵ کۆمپانیەکان و قونسولیەت و سەفارەتەکان بەکار نەهێنین لەوەی نوێنەرایەتی داوای ڕەوای خەڵکەکەین منم قسانە ئیستاکەم مەگەرم پشمەوە هەڵبژاردنێکی تر هیچ منەتێ بەسەر هیچ کەسێکان ناکەم و هیچ شتێک ناڵم لەو خولەی کە هەڵبژێردام کردومە چونکە ئەمە بە ئەرک کردومە هیچ پێویست بەوە ناکە من جارێکی تر لە هەڵبژاردنێکی ترا بە خەڵکی بفرۆشمەوە من بە خەڵکی ترە لەم لە هەڵبژاردنێکی ترا ئەمە نایاڵین خوێنی ئێوە لەسەر پۆستەکانی ئێمە بڕژێ ئێمە پۆستەکانمانەکەین بە قوربانی سەروەری و مانەوەی سەری ئێوە و پیانەڵین کە ئێمە پلانێکمانەیە لەم 4 ساڵا بۆتان سەلما کە ئێمە مەحسوبیت و منسوبیتمان نەکردو لە ناو ئەنجومەنی پارێزگای سلێمانیە ئەمە گۆڕان ئەمە بزوتنەوە ئەمە یەکگرتو ئەمە کۆمەڵ ئەمە یەکێتی ئەمە پارتی نییە ئەندامی ئەنجومەن هەیە مواتەنە هەیە لە کەس ناپرسین لەکوێوە هاتووی لە کەس ناپرسین تەسکی فلان شوێنمان بۆ بێنە و تەعاملێکی زۆر باشمان لەگەڵ هەموو دام و دەستگایانە هەیە هەر لە دام و دەستگا ئەمنیەکانەوە تا بە دەستگا خزمەتگوزاریەکانەگا پەیوەست بەمانە توانیومانە وەکو وتم سیستەمی ئایزۆی قرار بکەین کە گەندەڵی ناهێڵێ کە سامان بەهدەر نایە توانیومانە یاسای ژمارە 3 بکەین بە بڕیار لێرە کە بۆی جێبەجێ بکرێت لە هەموو شوێنەکان هۆبەی زانیاری پێدان هەبێ بۆ ئەوی بنەمای شەفافیت دروست ببێ یەک دنیاشتی ترمان کردووە هەر لە دابەزانی نرخی بنزینەوە کە مبادەرەی یەکەم و سەرەتایی لە لیژنەی وزەی ئێمەوە دەرچووە بۆ نەهێشتنی غەدر لە شوێنەکانی تر و بە گشتگیری لەسەر ئاستی هەموو پارێزگاکە نەک تەنیا چەقی ناو شارەکە ئیشمان کردووە من لێرە نامەوێم لیستە ببژێرم چونکە ئەمانی ئێمە ئەیکەین ئەرکە خەڵک لە هەڵبژاردنە ئێمە ڕاست باردووە بۆیان جێبەجێ بکەین نەک لە ئێمە لە هەموو کۆڕ و کۆبوونەوەیەکە بیکەین بە مزایدە و پیان فرۆشینەوە هەواڵە بەکرد سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی سوپاس بۆی ئەم شەو میوانی تاوتەوەی سوپاس دەکەم ئازانی نافتی سوپاس بۆی سوپاس بۆ سەرنج و کۆمنتەکانتانە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هیوادارم وەڵامی خۆتان وەرگرت بێتەوە تا بەرنامێکی دیکە هەر شاد بن. تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان